نزیکەی کاتژمێرێک لەمەوبەر ئۆتۆمبیلێکی تایبەت لە سەرشاخی هەڕووتە کەوتۆتە خوارەوە و شۆفێرێکی تێدا بووە کە تەمەنی 25 ساڵە کە لێسەدا بریندارە و لە نەخۆشخانەیە کە ئەمە لە شاخی هەڕووتە ڕوویداوە. لێسەدا تیمەکان لەوێن بۆی کە ئەو ڕێکارانە بگرنە بەر تاکو ئۆتۆمبیلەکە بێننە خوارەوە، هاوڵاتەکە هێنراوەتە خوارەوە. ئەوەی دەیبینن لێسادا وردە تیمەکان دەگەڕێنەوە کە لێرە تیمی بەرگی شارستانی و پۆلیس و ئاسایش و سەرجەمیان لێرن تاوەکو ئەو ڕێکارانە بگرنە بەر بۆ هێنانە خوارەوەی ئەو ئۆتۆمبیلە. بەڵام ئەوەی کە هەبووە تا ئێستا نازانێت هۆکاری کەوتنە خواری ئەو ئۆتۆمبیلە چی بووە، چۆنایی بووە. بەڵام ئەوەی کە هەیە ئۆتۆمبیلێکی جۆری MG ڕەشی بەرز بووە کە تەمەنی 25 ساڵ بوو، پیشەی پزیشکە کە لێرە ئەوەی کە هەیە دۆخی تەندروستی بریندارەکە جێگیرە. بەڵام بەهۆی سەختی ڕێگاکە ئێمە نەمانتوانین بڕۆین بەرەو ئەوێ لەبەری ڕێگایەکی خۆڵە، هاتشۆی ئۆتۆمبیلی تیادا ناکرێت، بە ئاستەم هاتشۆی تیادا دەکرێت. بۆیە تیمەکان لەوێن بۆی کە ئەو زانن چۆن ئۆتۆمبیلە بهێنرێتە خوارەوە لەبەری نەکەوتۆتە سەر ڕێگاکە. تیمەکانی بەرگری شارستانی پۆلیس و ئاسایش لەوێن، تیمەکانی فریاکەوتنی خێرای سلێمانیش ڕاستەوخۆ گەشتبوونە شوێنی ڕووداوەکە و بریندارەکان هێنا بۆ خوارەوە. بەڵام ئەوەی کە هەیە دۆخی تەندروستی بریندارەکە باشە، تەمەنی 25 ساڵە و پزیشکی گشتیە و ڕێکارەکانی پێویستی بۆ کراوە تاوەکو گەێنراوەتە نەخۆشخانە و قاچێکی شکاوە.